السلام عليكم. سلام حرام خۆر. بخير بك كاكا. برام ئەم بە هیچ جۆرەك ڕازی نیمە خانی بە ناوی دوو بکرێ. باشە کوڕم لۆ ڕازی نابی. تەنازل لۆ خانی بکەین مەجبورن ژنی لۆ بینین. دایە جان ئەوە بە شەمارە حەقی منی تێدا حەقی خوشکانیشم تێدا ئەم بە هیچ جۆرەك ڕازی نام خانی بە ناو بکرێ. برام داکم پلانێکی هەیە جوان جێ لە ڕابگرە. پلانی چ دایە؟ ڕاستەکە کوڕم جێ بگرە. ئەمە مافی تووە دەین. بەس لای خوشکەکانت بڵێ مش لە مافی خۆم خۆش بوویمە. ئەخە دایە وەڵڵەهی ئەوە حرامە وەڵڵەهی گوناحە ئەمە فێریان لێ بکەین. کوڕی من ئەو گوناحە و حرامەی لۆمە لێ بگەڕێ. برام واز لەو گوناحی بینە گوناحەکە لە ملیمە ئەتوو بەس ئەوان ڕازی کەوتەوە. لەسەر تو ئەوەندەیە تەلەفۆن لۆ سارا کاڵای بکەی بڵێ من بەش خۆم تەنازل کردیە. دوای برام پارەی مەلوو لە بۆ ساوایانی لە خۆمان بی باشترە هەم ئەتوش ئیستفادە دەکەی هەمیش ئەمی ژنەکەی دەینم. ڕاستەکە زاوە چم نەتی پێیە. وەڵڵەهی دایە ڕازی دەبم. برام ڕازی دەبم. بەس وەڵڵە گوناحە بە شەماری خوشکان بخۆی وەڵڵا خوایە بە قوربانت تو ڕازی بە مشکلە گوناحمان نییە. ئەوەندە کەمە ئەوش بابێتە سەری. ڕازیمە برام ڕازیمە. ئەلو باش سارە جان سەلامەت بی کاکە سەڵاحجان. زۆر سپاس. ئەرێ چی بوو؟ دایکمت پەشیمان کردەوە؟ ناوەڵا خوشکم ئەوە بابەتە چکەیە؟ خێر بابەتی چی؟ خوشکم بەخۆت دەزانی داکەم پیر بووە برایەکەشم ژنی نەینایە ئەو زەم پێم باش بوو ئەنگۆش لە بە شماری خۆتان تەنازل کەن چکۆ منیش تەنازلم کرد هیچ عیلازمان نیە لەوەی زیاتر. چییە؟ مشکی تۆشیان شتەوە؟ ئێمە وتمان برامان هێو دیفاعمان لێکا پشتمان نەگرێت. ناخۆشی من ئەوە بابەتەکە نییە بابەتەکە لەوەی گەورەترە بەخۆت دەزانی وازبی داک و برای لەسەر ئێمەیە ئەم برا گەورەم دەبی یارمەتیان بدەم. تۆ یارمەتیان بە بەڵام هەروە گوتم ئێمە لە بەشی خۆمان خۆش نابین. خوشکم ئەمن تەنازلم کردێ لە حەق خۆم ئەنگۆش تەنازل بکەن خێرە براتانە چی لێ دەکەن. من ئێستا چی بە فاتحی مێردم بڵێم ها هەتایە بە چاومیایەتەوە ئەنجا. خوشکم ڕاستە بەڵام ئەدی چ لە داک و براکەم بکەم ئێخۆ ئەوانش داک و بران خۆ لە زاوای لە پێشترن لۆ بۆ من. هەرچەندە پێشم ناخۆشە بەڵام تازەم کە تۆ تەنازولت کردم نیش تەنازولەکەم. زۆر سپاس دەکەم خوشتی من خوا تەلەفۆن لۆ سکالاش بکە بزانە قەنەعەتش بێوی نانی بەڕاستی ئەتوو بڕیارە تەواوەکەتدا. باشە کاکە گیان باش ئێستا بۆ سکاڵاژەکەم. دەیا لە خوشتی من خوا عافیس یەکتر دەبینینەوە خوا عافیس. باش خوات لەگەڵ. قسەم لەگەڵ سکاڵای خوشکم کرد و بە ناچاری ئەویشم ڕازی کرد. بەڕاستی چاومان لێبوو بەڵام لە شەرمی سەلاحی برامان و لەبەر ئەوەی دایکمان حاشامان لێ نەکات ڕازی بووین. هیچ شتنیە من دەڕۆم. ئەدێ ژن هەڵەستایە؟ نوستێ لێ گەڕێ بەعندشکردنی ئێستا بۆ خۆی هەڵەستی باشە؟ باشە گێڕە دەیخوا حافظ. بەخێر چخوا حافظ. کاژمێر دێ بووکە خان هێشتا لە خەوێ هەڵنەستایە گوتم لێگەڕێ کوڕم ژنی دێنە و دەحەسێمەوە نەمزانی لە جاران مادیترم ئێستا من نازانم لۆ نیوڕانێت چ لێ بنێم خۆ هەرچێکی لێ بنێم بەدەستی من بێزی نایە بخۆ با بچم هەڵێستێنم بە خۆی شتێک حازر کاتم. نینە نینە بەیانی باش کچم. دا بووە بە توندی لە دەرگای دەدەی؟ کچمەوە سەعات دێ هێشتا تۆ نەسای لە خوێنان حازرە وەرە نانی بخۆ. ناخۆم حەزم لە هێندێکی تر بخەوم. ئێدەوەرە مادام نانی نیوەڕۆ حازرکە. من دەڕۆمە دەرێ بۆ نێوەڕوانە. لەگەڵ چێ دەڕۆی؟ برادەرەکان. برادەر چێنە کچم؟
دا خۆم لەگەڵ مێردەکەم قسەم کردیە پێم گوتیە دەڕۆمە باشە دەرەوە کو دەبی بەبێ مێر بچێ دەرێ ئەی کێشە چییە؟ کو کێشە چییە؟ داد خۆ واز بینە لەو مۆزوعانە من دەخەوە مندێکی تر سامان ئەڵێم زۆر غەریبی دایکم کردووە بۆچی هەفتەیەک نەیهێنین بۆ لای خۆمان دایکت بەڵێ دایکم دایکێکە کچەکانی بێبەش کردی بێ لە میراتی نەشایانی خۆشەویستیە نەشایانی خزمەتکردنە های ئەوە چیەوە نەخسە لە دڵەگری بەستا ئەو مۆزوعە تەواو ببڕاوە سکاڵا من ئەو غەدرەم پێ قبول نییە کە لە تۆ کراوە تێگەی چییە ئەڵێ چاو لە میراتی منە ماشەڵڵە من مردوم لە برسا چاوەڕێی میراتەکەی دایکمەوانە جۆ بگرە سکاڵا ئەگەر ئەو میراتەتی شوەر بگرتایە من یەک فلسیشم لە تۆ ناویست ئەی بابەتەکە چێوە لە باسیەکەی من بۆیە باسی یەکەم مەرج نییە ئەوەی نوێژ و ڕۆژووی گرت مسڵمان بێت سامان من ئەو هەموو خزمەتەم بە دایکت کردووە دەمهێنایە ماڵی خۆمان یارمەتیمان دەدا چاو لەوەی هەفتەیە دایکی خۆم بێنم دایکی من مرۆڤ بوو جیاوازی لە نێوان کچەکان و کوڕەکانی نائەکرد بەڵام دایکی تۆ بیبڕەوە بەستا ئەوە نە باسی خانەوە دەکەم و دایکم مەکە دەستەکان خۆمی لارێ بنی زماتە کابانە ئافیەت و بی خواردنەشی دروست کردە تازە یاخۆ دەستەکانت خۆش بی سپاس ئافیەت و بی ئەوە خزم و کەسم پێیان دەگوتم تۆ دەبێ ببێ بە شێف ئەوەندە دەستاوت خۆشە چه وەڵا دا شایانی وێ مەطعەمیشی لە بۆ دانێم خۆ خواردنە خۆشەی داجان بە دڵتە خۆشە؟ دەستت خۆش بی کچم بەس ئەولۆ من دەست ناداتم ئەمن نەخۆشم زەختم لەگەرە نەخۆشی دڵمە سەد جارم پێ گوتی ئەوەندە چەور مەکە سوێر مەکە داجان خۆوەندە چەور نییە نینە ئەو جارەکە دروست کردو داکەم بە جیا دروستە باشە بەسەر چاو دەست ئاوەکانت خۆش بی باشە تو خواردن کوردەواری نازانی بابا ئەوی دارێتی لە ماڵی بابی یەک دۆغەوایان دروست کرده بوو دەستت لەگەری دەخوارد ئەوەندە خۆش ئەم نازانم دۆغەوای دروستکەم ئەدی لە ماڵی بابە دۆغەوامان نەخوارد نا ئەوە قوڕاو بوو ئێ قوڕاویش خۆشە کچم دا فەرقی چییە قڕاو دۆغەوا خواردنەوەی کوردەواری وەنیە ئیم لۆمان دروستکەی ئەو جارێ دروستکە باشە بەسەر چاو